زۆر باشە وەڵام چەند نمونەیەم فڕۆکانە کە لە بەردەستمانایە حەزەکەم بە خێراییش ئاماژەیان پێ بکەین ئەمەیان بیتوانی ئەوە سپیرتە بەڵێ ئەمە باسیمان کردووە لە جۆری دروستکردنی سەیری بیت و سپیرت بکەی بزانە هیچ کلکێک و پارچەیەکی پێوەنی وەکو فڕۆکەکان دیزاینێکی جیاواز و دیزاینێکی جیاواز و سەیری دروست کراوە ئەگەر سەیری بکەی هەر لە ڕاستیش هەموو نوکەکانی تیژە نییە شوێنێکی ئاشکرا دیار بێتن سەیری شوێنی هەوای وەربگریتن ئەگەر سێریان فڕۆکەیە بکەین بزانە شوێنی هەوای لەکوێیە لە بن ئەمەیان چیە بەدەستەوە ئەمە جیدە سی چینیەکە بەڵێ ئەم فڕۆکەیە ئەگەر سەیری فیلۆم بکەی فیلۆمیش عینی هەواکەی لەکوێیە ڕێک لە بنزگێتی شوێنی چوونە هەوای ناومەڵام ئەو لەسەر باڵەکەیت ئەمە لە بانەوەیە ئەمە جیاوازی فەرقەکانی لە بێتنەوە ئەمە جیاوازەکەی لێرە دەست پێکاتن لەبەرەوە ئەبێتە شەبەحی بەسایی بۆیەکەی و ئەوانەشی و بەڵام نرخی زۆر گرانە ئەگەر سەیری شوێنی ئاگری دەرچوونی بکەی بزانە لە چۆیە نەوەک وەکو فڕۆکەکانی تر ئەلێرە بێتن ئەمە مهندسە هەندیەکە ئەمەیدانە زۆر باشە ئەمەیان ئەمەیان سیخۆی 50 فیلۆم مانگی ڕابردوو دانەیەکی کەوتە خوارەوە بۆ دەستکاری مەچینەکەیان کرد مەچینەکانیە گۆڕن بەهێزتر بێتن و بەتواناتر بێتن بەڵام لە کاتی تێستا من و تومە فڕۆکە لە کاتی تێستا ئەکەوێتە خوارەوە غەڵەت قبول ناکاتن طبعاً فیلۆم زۆری بەم دوو ڕەنگەیە بۆی بیبینی ئەو حەجمە گەورەیە نەبینیتن تەنها شۆنە تۆخەکە ئەبینی ئەوە نابینیتن لە ئاسمانە مەسەلەن سەیری بکەی بۆیە بەم شێوازە هەتاکو کۆکپیت لە ژوورەوە ڕەنگی بڵین کۆکپیتەکە شۆنی سەعاتەکان و جایرسکۆپ و RPM و وانەی فڕۆکەوان لە فڕۆکە تاکو فڕۆکە ڕەنگەکانی و گۆڕێتن ئەویش گرینگە زۆر جگەلەوە هودەکەی ئەو جامەی بانی فڕۆکە هەیە وەکو مێگوستویە کۆوانە بازێکی بەلا ئەکرێتەوە فڕۆکەوان دابەزێ هەیە نە بەرزە بێتەوە بۆ پشتەوە هەیە نە بۆ پێشەوە بەرزە بێتەوە هەیە بەلاوە بەرزە بێتەوە لە فیلۆم وەکو سکەیە بۆ دواوە ئاگەڕێتەوە سلایدە طبعاەوە تەسیری زۆرەوە نییە بە کەیفی خۆ دروستماسەفاتە بە مواسەفاتی فڕۆکەکە دروستیەکەی لێرە F8 لەگەڵ فیلۆمە سیخۆی 50 سەیری کلکەکانی بکەی لەگەڵ ئەمانەیە جیاوازی چییە؟ ئەمە قیتە؟ ئەمانە قەوسیەکی تایە قەوسێکی تایە F8 هۆرنێت سوپەر هێرنێت عینی ئەو قەوسەی تایە بۆ کاتێ فڕۆکە ئەسوڕێتەوە بە ئاسمانەوە پێڵەن کەبحی هەوا ینی تۆ هەوا ئەدگرێتەوە تایبەتی ئەگەر باڵەکەت سێگۆشە بێتن کە گرتیەوە ئۆتۆماتیک سورعەتت دابەزێ و سەر شۆڕەکە بۆ خوارەوە دێتن بەبێەوە هین بێتن بەڵام ئەم کلکە کە ئاها دروست دەکرێتن لە F8 لەو حاڵاتەیە دابەزینی کەمترە بێتن لەم فڕۆکانەی تر کە بەم شێوازە دروست کراوە طبعاً فیلۆم فڕۆکەیەکی زۆر پێشکەوتووە ئەمریکا بڵین ببوورە رووسیا 20 دانەی لێ دروست کردووە تاکو ئێستا 21 دانە دانەیەکی دا بە جەزائر بەڵام وڵاتی دووەم کە داوایە کاتن ئەویش هندستانە هندستان حەزی لێتی زار حەزی لێتی داوایە کاتن ئەمە ئەم F4 پێم وابێ ئەوە F4 بن بۆجیبی حەزەکەم باسکەی باڵێکرێتەوە و ئەوانە ئەمە لە خزمەتە نەماوە بزانەوە لە ئێران ماوە ئیشەکە لە ئێرانە ریشەکە بۆیە ئاسمانی وایە F4 تۆمکات بینەران ئەگەر بیانەوێت لە فلیمە ئەمە لە تۆپگان لە فلیمەکەی تۆم کروز ئەمەی لە بەشی یەکەم و دووەمەمەی بەکارهێنا تۆم کات ئەو کاتە فڕۆکەیەکی زۆر پێشکەوتوو بوو بەڕاستی ئێران کە داوای کرد لە کاتی شایە لەبەرەوەی فڕۆکەی رووسی زۆر لە دەریای قەزوینەوە لە ئازەربایجانەوە زۆر ئاسمانی ئێرانیە بەزاند چونکە ئێران سەر بە ئەمریکا بوو زەمانی شاو ئەوانە لەبەرەوە ئەمریکا دەست بەجێ یعنی پێشەوەی بدرێ بە ئیسرائیل کە نەیویست ئیسرائیل ینی خۆی هی دەریایە درا بە ئێران وەریگرت طبعاً F4 تۆم کات تەمەنی زۆر درێژ نەبوو لەسەر فڕۆکەی بڵین کەشتی فڕۆکە هەڵگرەکانە ئیشە کرد مایەوە ماوەیەک لە 1991 خانەنشین بوو طبعاً دوو کەسی تایە F4 یەک نییە فڕۆکەوان و ئەفسەری چەک و ڕادار وەوانە بەڵام لە کاتی سورعاتە کە سوپەرسۆنیکە و کاتە سورعاتی دەرەکرد باڵەکانی تۆ ئاهاقیتە کرد بەرەو دواوە و وەکو چی لێ هات
موشکێ وەکو موشکێکم بەڵام لە کاتی شەڕ و لە کاتی فرین و دابەزینە نانەخێت ئەو باڵانە ئەکرێت ئەو باڵانە ئەکرێتەوە بەو شێوازە بۆ ئەوەی استقرارەتی زیاتر بێتن و لە کاتی شەڕیشە موشک تێگرتن قەسوە ئەتوانێت سابتتر بێ مستەقر بێ لە ئاسمانە جگە لە F4 بەم جۆرە کە باڵ قەپاتەکە و دایە خاتەوە لە رووسیا سیخۆی 24 ئەم تەکتیکە بەکاردێنێتن بۆ باڵەکانی عینی سلوو بە سیخۆی 24 رووسی فڕۆکەی تریشەیە بەڵام بەم شێوازە نیە چونکە سیخۆی 22 ئەی کاتنی ئەم فۆڕەکانی بەڵام هایدرۆیکی نییە لە ئاسمان بتانی بیکەیت و دای بخەی لە زەوی ئەکرێتنەوە عملیەتە ئەم فڕۆکەیشمان هەبوو ئەمە تۆ زۆر معجبیت ئەم فڕۆکە ئەمریکیە ناوەکەی و مواسفاتەکەی با پێ بڵێ وڵا ئەم فڕۆکەیە ئەمە SR-71 بلاک بێرد ئەمە هیچی خوڕیە جەنگی نییە باش ئەم فڕۆکەیە بەڕاستی ئەو ئەندازیارانەی ئەمانەیان دروست کرد ینی لە زاناتر بوون ینی عبقەرین بەڕاستی ینی بڵین معجیزەی فرین کە ئەو کاتە دەرکەوت لە کاتی شەڕی ساردا ئەم فڕۆکەیە بوو بۆی خێرایەکەوێت یان هۆی خێراییەکەی بۆ ئاگاداریت فڕۆکەوانی بلاک بێرد یان یوتوو نابێت سینگل بێ ژنی نەبێت نیکەم ئەم فڕۆکەی نادانێ بۆ ئەمە چی بیر لە ڕاکردن نکاتەوە ئەم فڕۆکەیە بەرێ بۆ دژمن واش بێ مناڵیشی هەبێتن یەڵا لەسەری فڕێ خێزانی هەبێ مناڵی هەبێتن ئەو کاتە ئەم فڕۆکەیانەدایە دەستیەوە کە پێی بفرێتن ئەم فڕۆکەیە بلاک بێرد کە لە زەویەوە سەیری بکەی ئەڵەی سیکرابە لە جانی ڕۆنەتکێتەوە هایدرۆلیکس و تەمەنی پیسە کاتن ئەو ناوە ناهێڵێتن کە سەیرەکەی بۆ وا دروست کراوە فڕۆکە کە لە ئاسمانە فرێتن ئەمە کە سورعەتی بگاتە 3500-3600 کیلومتر لە سەعاتێکە پلەی گەرما لەسەر ئەو تیتانیۆمە جان فڕۆکەکە گاتە 300 پلە باش چیە بێتن ئەو ئاسن و تیتانیۆمە هێژە بێتەوە زەختەکە بە گەرما تۆ ئاسن ئەگەر گەرمی بکەی چی لێ دێتن ئەکشێتەوە زیاد دەکاتن کە زیادی کرد لە ئاسمان چییە فڕۆکە پارچە دروستەکرێ ئەبێتە هۆی ئەوەی کە بتەقێتەوە لە ئاسمان بە پلەی ئەو گەرمایە بە معدل بەو سورعەتە بڕوە لەبەر ئەوە ئەندازیارەکان بیریان لی کردەوە چۆن ئەمە بتوانن ئەو سورعەتە و لە ئاسمان نەتەقێتەوە بەرگە بگرێ حەسان بە ملیم بۆشاییان لە بینی پارچەکانی دانا لەبەرەوە لەیەتکێتەوە لە عەرز و پیسی و سێرەکەی وەکو سکرابە بەڵام کاتێک کە فری لە ئاسمان ئەو سورعەتەی دەرکرد ئەو بۆشاییە نامێنێ ئەو 300 دەرەجە پلەیە قەپاتیەکە عەقڵەکە لەوێ بوو کە ئەمەیان دروست کرد جەنابەت چووی بۆ ئەمریکا بە چەند سەعات لە عەمانەوە ڕۆیشتی بە 12 کاتژمێر 12 کاتژمێر باش بلاک بێرد 1973 لە ئەمریکا گەیشتە بان ئیسرائیل بە 3 سەعات ئەم فڕۆکەیە خێرە زۆر خیانی بە 3 سەعات گەیشتە ئەمریکا فریای سوپای ئەمریکا کەوت لە سینا دوای شکاندنی خەتی بێرلاف کە بارلێف کە عملیاتی سطلاع و سیخوڕیە کرد سوپای مەسری لە شۆڕ ڕابگرێتن ئەم فڕۆکەیە دەورێکی سەرکاتە بۆ ئاگاداریشێت کە ئەفرێ لە عەرزەوە سوتەمەنی تەواوی پێ نییە چونکە بۆ بۆشایانە هەمووی لێ ڕاتێن سوتەمەنی پێ بگەێنرێ کە بەرزەوە بوو چووە ئاسمان یەک سوڕانەوەی کرد ئەنجاست فڕۆکە دێ فیولێداتێ سوتەمەنیە داتێنە و باکەوێتە ئیتر ئەم فڕۆکانەمان ماوەمانەمان باس کردووە مای دەسەندەر بۆڵ هەمیش بەڵایەکە دۆشکە و شەشڵی پێێتی بۆ جەڕە و دۆشکەیە 30 ملیمە زیری پۆشیش کوونەکە و وێرانیەکە زۆر جۆرە بۆمب هەڵەگرێتن بۆمب بە GPS ڕوا و بۆمبی زیرەک هەڵەگرێتن و بۆمبی موشکی دیژی تانک هەڵەگرێتن یعنی بووە زەوی ئەو فڕۆکەیە یعنی من وەختی خۆی باسم کردووە ئەفسەرێکی ئەمریکی هەبوو مێجەر ڕائد بوو ئەگەر من لە سپای دوژمن بم بزانم سەندەر بۆڵ دێ لێمەدا و شۆنە بەجێ هەڵم و ڕاکەم ئەوەندە خەتەرە ئەوەنە خەتەر و مەترسیە بە نسبەتی ئەمەشەوە ئەمە جیدای چینە جیدە لێرە ئەمە قەت نابێتە بڵین شەبەحی بۆ چونکە باڵی کناردی هەیە دوو باڵی پێشەوە طبعا ئەمە تەسیری زۆرە تاکو بڵێ تەسیری زۆرە بۆ کاتی شەڕ بۆ سوڕانەوە ئەوانە توانایەکی زۆر سەریەداتێ بۆمانەوە ڤەر طبعا ئەمەش وەکو بڵین ئەگەر ئەم فیلۆم موشکی 57 R37 هەڵبگرێ ئێمەکەی ئەمە موشەکە تازەکانی جیدا
موشکی PL15 باشە کە بڵێن ڕافاڵەکانی خستە خوارەوە جگەلەوە PL16 دروست کردووە PL15 200 کیلومتر ڕوا PL16 بچووکتر و سووکتر و 300 کیلومتر ڕوا زیاترە ڕوا و ئێستا PL19 بەدەسەوەیە چین یعنی لە موشک و فڕۆکەیە چین پێشکەوتنێکی هێزگار گەورەی ئەوە کردووە ینی ئەزانی چۆن قۆشمە لەگەڵ کاتاکە ئەڕوا بەرەو پێشەوە.